بەخێراتنی هەموو میدیا و ڕاگەیاندکاران دەکەم بۆ ڕاگەیاندنی پرۆژەی تەڤگەری ئازادی کۆمەلگای کوردستان بۆ چارەسەری ئەو ناوچانەی کە بە ناوچەی كێشەکۆک ناسراوە. وەک دەزانن تەواوی جیهان بە دۆخێکی ئاڵۆزاوی و قەیران و شەڕدا دەرباز دەبێت بۆ زۆربەی ئەو شەڕ و ناکۆچیانەش ڕۆژهەڵاتی ناوین و بەشی هەرە زۆریشی ناوچەکانی ئێمەی گرتوتەوە. هەموو ئەو هێزانەی دەیانەوێت هەژمونی خۆیان بسەپێنن سوود لە زۆری پێکاتە و دەوڵەمەندی باوەڕمەندیەکان لەم ناوچەیەدا دەبینن. بۆ ئەوەش زۆربەی کات سیاسەتەکانیان لەسەر هێڵی نەتەوەپەرستی و هەروەها دینگەرایی و مەسەبگەرایی پێش دەخەن. هۆکاری سەرەکیش هەر ئەوە بووە کە قەیران و ئاڵۆزەکانی ناوچە کە لە ئێستادا جیهان بە دۆخی شەڕ و دەکرێت بە شەڕی جیهانی سێهەم ناو ببرێت دەگوزەرێت. ئەو ناوچەی کە بە ناوچەی كێشەکۆک ناسراوە لە ڕاستیدا نالۆژیکی و نائەقڵانی و نیاسیاسی بوونی ئەو دەسەڵاتانە نیشان دەدات کە لە ڕابردوو لە ئێستاشدا هەژمونی خۆیان لە ناوچەکەدا دەسەپێنن و پێشی دەخەن. ناوچەیە کە بە ناوچەی كێشەکۆک ناسراوە یا بەزاناییە یا ناخوازن بۆ چەندین ساڵ ناکۆکیەکانی ئەم ناوچەیە چارەسەر بکرێت. بۆ لە ئێستاشدا ئەو قەیرانانەی کە تەواوی ناوچەکەی گرتوتەوە زیاتر لێرەدا ڕەنگی داوەتەوە. ئێوە دەبینن هێزەکانی عێراق سەرەڕای ململانەیەکی زۆری دەسەڵات و دەستێوەردانی دەرەکی لە پشتێوە، هەروەهاش هێزەکانی هەرێمی کوردستان لە ململانەیەدان بۆ سەپاندنی هەژمونی خۆیان، بەڵام لە لێگەڕیندانین بۆ چارەسەری ئەو دۆخەی کە هەیە. لە ئێستادا دەبینن دەغڵودانی خەڵک دەسووتێنرێت، کەسێکیش نییە لە خەمی بێت، کەسێکیش نییە بیپارێزێت. دەوڵەتی تورکیا داگیرکاری لە باشووری کوردستان دەکات، کەسێکیش نییە هەڵوێستی هەبێت بە سنووری عێراق و بە سنووری هەرێمی کوردستانیشەوە. بەڵام لە دوای هەڵبژاردنەکانەوە دەبینن هەموو ئەو ململانیانەی لەسەر دابەشکردنی پۆستەکان هەندێک کات ئاڵۆزی لە نێوان حیزبولانەکاندا دروست کردووە. نمونەی هەرە بەرچاویش تا ئێستا نەبوونی یا دانەنانی پارێزگارێک بۆ كەركوك بەهۆی ململانێ حیزبیەکانەوە بۆشاییەکی دروست کردووە لە پرۆژەی پاراستن و خزمەتکردن و ئاساییکردنەوەی دۆخی كەركوکدا. لە خەمی هەموو ئەوانەدا تەڤگەری ئازادی کۆمەلگای کوردستان دەیەوێت پێچەوانەی هەموو ئەو هێزانەی کە سوود لە پێشخستنی شەڕ دەبینن، لە پێشخستنی قوڵکردنەوە و ناکۆکیەکان دەبینن، لە پرۆسەی ئاشتی و چارەسەریدا، لە پرۆسەی پێکەوە ژیان و دیموکراتیدا چارەسەرەکانی دەبینێتەوە و بۆیە دەخوازێت پرۆژەکانی لەو بوارەدا پێش بخات. هەر لەو چوارچێوەیەدا ئێمە لەگەڵ ڕێخستنەکانی خۆمان و لەگەڵ کەسایەتی و خەڵکی ناوچەدا گەشتینە ئەو بڕیارەی کە پرۆژەیەکی چارەسەری پێشکەش بکەین بۆ دۆخی ناوچەکە. لەو چوارچێوەیەشدا ئەو ئاسەنگیانەی کە هەیە ڕەخنەی دەسەڵات دەکەین لە عێراق، هەروەها لە هەرێمی کوردستان کە دۆخی خۆیان ئاسایی نەکەنەوە، هەروەها ئەو هێزە دەرەکیانەی کە یانەوێ هەژمونی خۆیان لە عێراقدا بسەپێنن. بۆ ئەوەش پێویست بەوە دەکات کە تەواوی خەڵک بەدەم بانگەوازی ئێمەوە بێن، هەموو کەسایەتی دیموکراتی خوازەکان، هەموو خەڵکە دڵسۆزەکان، هەموو ئەو لایەنانەی کە لە خەمی ئەو ناوچەیەدا هەن بۆ ئەوەی ئەو بێدەنگیە بشکێنین، چیتر ئەو دۆخی بێچارەی کە هەیە ناوچەیەدا دەربازی بکەین. لەو چوارچێوەیەدا ئێستا هەواڵ کۆمەڵ هاوسەرۆکی هەرێمی كەركوک پرۆژەی چارەسەری بۆ ئەو ناوچانە پرۆژەی تەڤگەری ئازادیدان بۆ دەخوێنێتەوە. پرۆژەی چارەسەری کێشە و ئاڵۆزەکانی ناوچە كێشەکۆکان پێویستی دەرخستنی وها پرۆژەیەک بۆ چارەسەری کێشە کەڵەکەبەکانی ناوچەکە خۆی لەوەدا دەبینێتەوە کە تاکو دێت لە ئاستی سیاسی جەماوەری جارێکی تر هەست بە ئاڵۆزیەکی مەترسیدار دەکرێت. ناوچە كێشەکۆکان لە ئێستاشدا لەلایەن هەموو ڕێخستن و لایەنە سیاسیەکانەوە پەراوێز خراوە، ئەوەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. یەکەم لەبەر ئەوەی حقیقەت و ئاستی هەموو لایەنەکان دەرکەوتە ڕوو کە لە ماوەی 28 ساڵ حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێم و 16 ساڵ حکومڕانی عێراقی فیدراڵ کێشەکانی ئەو ناوچەی لە سەردەمی پێشتر ئاڵۆزتر بووە. بەتایبەت لە دوای ڕفراندۆم و 16 ئۆکتۆبرەوە ئەو کێشانە پێیناوەتە
قۆناغێکی مەترسیدارەوە. دووەم بەهۆی دەستێوەردانی هەندێک هێزی هەرێمی نێودەوڵەتی کە لەسەر خەتی نەتەوە پەرستی و مەزەبگەرایی سیاسەت دەکەن هۆکارە بۆ لێکدابڕانی پەیوەندیەکانی نەتەوە پێکاتەکان و باوەڕمەندەکان. ئەم پێکاتانەش بەبێ ئەوەی هەست پێ بکەن بوونەتە ئامرازێکی دەستی هێزە پلانگێری و قوربانی سەرەکیش هەرو پێکاتانە بۆ خۆیانن. عێراق لە ئاڵۆزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، عێراق هەروەکو چۆن لە سەرەتای دروستبوونیەوە بە ذهنێتی نادیموکراتی و بێڕەزامەندی پێکاتەکانی عێراق و لەسەر بنەمای ناکۆکی نێوەنان پێکاتوە بە ئامانجی هەمیشە و سەرهەڵدانەوەی ناکۆکی و پێشخستنی شەڕ لە ئێستاشدا سیستەمی هەژمونگەرایی جیهانی سەر لەنوێ بە دیزاینکردنەوەی ناوچەکە سوود لە هەڵدانەوەی ناکۆکان دەبینێت بە تایبەتی خەتی نەتەوە پەرستی و دینگەرایی و مەزەبگەرایی. بەداخەوە هەندێک هێزی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستانیش کەوتونەتە ناو بازنەی ئەو هەوڵ و پلانگێڕیەوە. ئەو جۆرە لە سیاسەت و پەیڕۆ دەکەن بۆ ئەوەش تەواوی ناوچەکە بە تایبەتیش خەتی ناوین واتە ناوچە جێناکۆکان لەوێشدا تەواوی گەلان و ناوچە زۆرترین زیانی بەرکەوتووە. هەر ئەو بۆشایش بۆتە هۆی دەستێوەردان لە ململانی هێزە نێودەوڵەتیەکان وای کردووە هەندێک هێزی هەرێمیش بە تایبەتی دەوڵەتی تورکیا و ئێران گۆڕەپانی عێراق و هەرێمی کوردستان بکەنە جێی یەکلاکردنەوەی کێشەی چەندین سەدەیانە. دەوڵەتی تورکیاش دەوێت سوود لەو ئاڵۆزانە بینێت و خەونی چەند ساڵی بێنێتە دی و بەدەستێوەردان لە عێراق و داگیرکردنی باشووری کوردستان. لە دوای هەڵبژاردنەکانی حوزەیرانی 2010 باشکرا دەستێوەردانی ئەمریکا، تورکیا، ئێران عێراقی بۆ دۆخێکی نەخوازراو بردووە، بێچارەی پێشخستووە. بۆ چارسەرکردنی کێشەی ناوچەکە بەشێکی گرێدراوی چارەسەری کێشەی عێراق و بەشێکی گرێدراوی کێشەکانی هەرێمی کوردستانە. ئاساییکردنەوەی کێشەی نێوان هەرێمی کوردستان و عێراقش ڕۆلی سەرەکی دەبینێت لە ئاساییکردنەوەی ئەو دۆخە نەخوازراوە. بینیمان لە دوای شەڕی کەندا و گۆڕانکاری لە شێوازی دەسەڵاتدارانی عێراق هاتەکایەوە، بەڵام دیسانش کێشە بە چارەسەرکراوی ماونەتەوە. هۆکاریش بۆ ئەوەیە دەگەڕێتەوە هەژمونی دەرەکی و ذهنێتی دەسەڵاتداری ڕێگە نادات بە بەژاریکردنەوە و پێکهاتە جیاوازەکان لە بەڕێوەبردنی حکومداری و دام و دەستگاکاندا. لەسەر بنەمای دۆزینەوەی ڕێگا چارەسەری و هەوڵدان بۆ کۆتایهێنان بە کێشەکان لە چەند تەوەرێکدا دەمانەوێت پڕۆژەیەکی چارسەری پێش بخەین. داوا دەکەین لە تەواوی گەلەکەمان کە سایەتی خاوەن هەڵوێت هێزە دیموکراتی خوازەکان ڕای نێودەوڵەتی مەتابرج خەڵکی ناوچەکە بێت جیاوازی پێکاتە و هەوڵ بدەن بۆ سەرخستنی. سەرەتا پێکەنانی ئەنجومەنێکی گشتی لە تەواوی پێکاتەکان دەکرێت پێکاتەکانی ناوچەکە بڕیار بدەن لەسەر ژمارەی ئەو ئەنجومەنە و چەند کۆمیتەیەک پێک بهێنرێت. یەکەم بۆ ڕێخستنی ناوچەکە ئەلیف ئەم ناوچانە بە گوێرەی ناوچەکە ژمارەیان دیاری بکرێت. ئەم ئەنجومەنە ئەرکی پێکەنانی کۆمیتی ئاشتاوی بینێت لە ناو پێکاتەکاندا. جیم ئەم ئەنجومەنە کۆمیتەی تایبەت پێک بێنێت بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانانی کە بەرخەڵکی ناوچەکە کەوتووە. دال ئەم ئەنجومەنە کۆمیتەی تایبەت پێک بێنێت بۆ هەمانگیکردن لەگەڵ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی ئەرکی پاراستن و خزمەتگوزاری ئاساییکردنەوەی گرژی ناوچەکە. ئەم ئەنجومەنە کۆمیتەی هۆشیاری پەروەردەی پێک بێنێت بۆ پێشخستنی ئاشتەوایی برایەتی دیموکراتی و ژینگە پارێزی. دووەم ڕێبازی بەدیهێنانی جێبەجێکردنی ئامانجەکان. ئەلیف دەسەڵاتی عێراق بەرپرسارە لە ئاساییکردنەوەی ئەو دۆخە. بۆ ئەمەش کۆمیتی لە ئەنجومەنی گشتی پەیوەندی لەگەڵ عێراق بکات. با حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسارە لە ئاساییکردنەوەی ئەو دۆخە. بە هەمان شێوە کۆمیتەی تایبەت ئەنجومەن بە هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتی هەرێمی کوردستان ببەستێت. جیم نەتەوە یەکگرتوەکان ڕای نێودەوڵەتی لەو دۆخە ئاگادار بکرێتەوە ڕۆلی خۆیان بگێڕن. دال ئەگەر ئەو هێزانە هەڵەسان بارکی خۆیان ئەنجومەنی ئامادەکاری بکات بۆ چالاکی جەماوەری ناوچەکە پشگیری ئەنجومەن بکەن بۆ ڕاپەڕاندنی کاروباری ئەو ناوچەی وەک ئەنجومەنی سەربەخۆ. ئەگەر هەر سێ هێزی عێراق و هەرێمی کوردستان و نێودەوڵەتی ئەرکی پاراستنی ناوچەکان نەگرداستەوە ئەوە وەک پاراستنی خۆی خەڵکی ناوچەکە ڕێک بخرێت خۆیان بپارێزن. بۆەوەش هەر گوند و گەڕک و شار و شارۆچکێک ئەتوانن بە هاوبەشی لە نێوان پێکاتەکان هێزی پاراستنی خۆیان پێک بێنن. واو بەگشتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەتایبەتی و ئەندام پەرلەمانانی نوێنەری ناوچەکان ڕۆلی زیاتر بووین بۆ چارەسەرکردنی کێشەکان. پێویستە دەستگای دادوەری ڕۆلی هەبێت لە لێکۆڵینەوەت بە دادگای گەیاندنی ئەو کەسولانانی کە هۆکاری گرژی و ئاڕۆزەکان و تاوانباران سزای گران بدرێت. ئەگەریش دەستگای دادوەری دادگای فیدرالی ئەو ئەرکەی جێبەجێ نەکرد ئەنجومەن ئەو دۆسیە بباتە دادگای نێودەوڵەتی. تەواوی پێکاتەکانی ناوچەکە دوور لە ذهنێتی نەتەوە پەرستی دینگەرایی و بۆ ڕێگریکردن لە دەستێوەردانی دەرەکی پرۆسی ئاشتەوایی دیموکراتی بوونی ناوچەکە گرنگی بدەن و پێشی بخەن. پڕۆژەی چارەسەری بۆ ناوچەک کێشە لەسەرەکان دەستەی بەڕێوەبەری تەڤگەری ئازادی کۆمەلگای کوردستان 15/6/2019. سپاس.